لە سەدا 90 کارەکانی کۆتایی هاتووە و پرۆژەکە 1 ملیار دیناری تری پێویستە بۆ تەواوکردنی. ئەمە پرۆژەی بەنداوی دێوانەیە لە باشووری قەزای دەربەندیخان و توانای گلدانەوەی 21 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. لەبەر گرنگی پرۆژەکەش دانیشتوانی ناوچەکە داوای تەواوکردنی دەکەن. وڵای داواکاریم لە حکوومەتی هەرێمەوەیە ئەم پرۆژەیە چیدی فرامۆش نەکا بەدەم داخوازیەکانی هاوڵاتیانەوە بێت بەدەم شار و شارۆچکەکانەوە بێت پرۆژەیەکی چاکە بۆ کوردستان و استراتیژیە بۆ ئەم ناوچەیە. بەنداوەکە لە تەواوبوونە سەعانی ئەگەر ئەو بودجەکەمەی کەماوە بۆی دابین بکرێت تەواو دەبێت. بەنداوی دێوانە لە سەرچەمی دێوانە دروست کراوە و سەرچاوەی ئاوەکەی لە سنووری قەزای قەرەداغە و دەڕژێتە ڕووباری سیروانەوە. لاگەری تەواوکردنی ڕۆڵی گەورەی لە بواری گەشت و گوزار و کشت و کاڵ و سامانی ماسی و دابینکردنی ئاوی خواردنەوەی دەربەندیخان دەبێت. ئەو پرۆژەیە لە دوای بوومەلەرزەکەی ساڵی 2007ەوە ئیزافاتی سەلامەتی بۆ کراوە. ئەم ئیزافاتی سەلامەتیە بڕی کۆنکریت و سەب و ئەمانی زیایی کردووە بەپێی ئەو زیاکردنەش پارە زیادی کردووە. ئەو مەرحەلانەی هەمووی بەڕێوەبەرێتی گشتی بەنداوەکان و وەزارەتی مەعنی و هەمووی بڕیوە ئەو لایەنانە ماوەتەوە سەرەوەی کە ئەنجومەنی وەزیرانی سا لە دیوانە موافقەت کا لەسەر ئەو زیادکردنی بڕی پارەیە بۆ تەواوکردنی پرۆژەکە. بەنداوەکە لە جۆری گڵبەردینە و بەرزەکەی 40 مەترە و پانەکەی 260 مەترە بە تەواوبوونی دەبێتە سێمین بەنداوی سنووری پارێزگای سلێمانی. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.